ڕووداوەکانی دوای 16 ئۆکتۆبەر و کارەکانی چەند گروپێک دژ بە هاوڵاتیان و کورد بەتایبەت ناڕزایی لێکەوتۆتەوە و ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر لیستی یەکێتی ئەم کارانە بە نادەستوری ناو دەبات و داوا دەکات هەرچی زووە کاراسانی بۆ گەڕانەوەی ئاوەرەکان و پاراستنی ژیانیان بکرێت. بەپێی کام یاسا سوکایەتی بە هاوڵاتیانی کورد دەکرێت لە بازگەکان و بارەگا حیزبە کوردیەکان داگیر دەکەن و کە بەپێی دەستور و یاسا ڕێگە پێدراون ئازادانە کاری حیزبی خۆیان بکەن. سەرباری گۆڕینی چەندین بەرپرس لە فەرمانگە حکومیەکان کە تەنها لەبەر ئەوەی کوردن و دانانی بەڕێوەبەری غەیرە کورد لە شوێنیان بەبێ بوونی هیچ هۆکارێکی یاسایی یان ئیداری. کام بڕگەی دەستوری عێراقی نوێ ڕێگە دەدا دەیان هەزار هاوڵاتی کورد ئاوارە بن لەبەر دەستی هێز عێراقیەکان. پێویستە پێش ئەوەی بتەقێتەوە و بە زووترین کات هێزێکی هاوبەشی متمانە پێکراوی و دۆسەی ئەمنی ئەم ناوچانە بگرێتە ئەسۆ دۆخەکە بەرەو ئاساییکردنەوە ببە کە ئەمە ئەرکی بەڕێز حەیدەر العەبادی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە و هەروەها دەبێت زەمینە سازی بۆ گەڕانەوەی ئاوارەکان بکرێ و زیان لێکەوتوان قەرەبووی تەواو بکرێنەوە. دیاردەی دزیکردن لە کەرکووکدا بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. قەرەباڵغی بازگەکانیش هاوڵاتیانی نیگەران کردووە. بۆیە دەمانەوێت ڕاو سەرنجی هاوڵاتیان لەو بارەیەوە بزانین. کاکە ژیان وەڵای وەزعەکەەوە خۆتانەی بینیەکێ لە سلێمانێ دەبێ 3-4 ساعتی لەو سەیتەرانە بۆسێ دێوە وەزعی ناو شاری شەوانی لێدێ ئەمنی تێنەمەوە کەرکووک. من ناڵێ مەرکوردەکەی عەرەب و تورکمانیش بێزار بووە کاکە. هەر سەیتەرەی هەولێر ئاوە بڕۆ خۆتان لە سەیتەرەی لیان هەر سارێ بە ناو تۆنە بێ نایەتام دێەوە. ئەمە کێ لێ بەرپرسیارە هەر خەڵکی فەقیر و هەژارەکەی تێچە کاکە. تاقم سارێ مەرجەکەن تاقم سارێ چاکەکەن تاقم سارانەکەن ئەمان نازریا وارێ من نەمدیوە بەس وارێ من سەقامگیری ناو بازار سەقامگیری خەڵکە ترسێ ئەوە نەبزان بازار چۆلە خەڵک نایەتە بازار وەزعەکە دیار نییە وەزعەکەی دەمانەوە دیار نییە تاریکیە. نرخی تەکسی گرام بۆ سەیتەرەکان تۆزێ ئاڵۆزی تیا کەوتووە درەنگتر مەسەڵەن دەرەچی لە تەکسیەکان لە سەیتەرەکان تاخیرتر دەرەچی ئەوە تا ئەو ساقمان لە شوانەوە سواتۆ دامێشی کردووە و ئەجا گەڕاوەتەوە بۆ ئێرە بەخوا سەعات و نیەش پێچێت جار وایە لە دوای نیوەڕۆ دەرچووە دوای مەغریب ئەجا گەڕاوەتەوە بۆ ئێرە 100% فەرقی ینی زۆر فەقیر چاوزانەوە زۆرە پێش هاتوو بە چارەکە مەنی ساعتە ڕۆژ هێستا بە ساعتێ 2 ساعت نایت ڕێی سەیتەرەی تاخیربوونە لە چۆ تاخیرە بن لە بین بازگەکانە بڵێن بازگە بین هەولێر کەرکووک. هەرچەندە هاتنی هێزە عێراقیەکان بۆ ناوچە دابڕێنراوەکان بە ناوی سەسپاندنی یاسا و دەستورەوە بوو بەڵام وەک چاودێران باسی دەکەن کارەکانی چەند گروپێک دەرحەق بە کورد پێچەوانی یاسا و دەستورە. کارۆن محەممەد، کورد ساد نیوز، کەرکووک.